من ناو کارۆ عەبدولکەریم ساڵحە ساڵی 1985 لەدایک بووم 3/2/85 پیشەم پێشمەرگەیە لە بەرگری فریاکەوتن لە فەوجی سێ و ڕۆژانە من هاشتووی داوامەکەمەکەم ئێستا پێشتر 14/7 بووم و یاخود ئێستا بۆ حاڵی ئەم دەقە 3/6م ڕۆژێک یانی ئەو ڕۆژە ڕۆم بۆ داوام و پێی و بۆست لێرە بۆ سلێمانی و ڕۆژ دوو شەو سێ شەوێکم پێچێ و دوای پێگەڕەوە بۆ ماڵەوە و زۆر شوێن پێی گەڕاوم ینی تەنها بۆ داوامەکەم بەکاری نانم من چوون بۆ هەڵبژی شەید بۆ سلێمانی بۆ شاخی شنر وێ بۆ دەربەنی خان بۆ زۆر شوێن پێی گەڕاوم بۆ زۆر جا مناڵەکانیشم لەگەڵ خۆما بردووە بۆ سەیسایق بۆما خەزۆرم و یا زۆر پێی گەڕاوم و گەشت و شت و بۆ سیحەتی خۆم زۆر سەلامەتم بۆ تەندروستی ژینگە هیوادارم لە هەموو هاوڵاتیەک لەلایەن خۆیەوە ئەم پیشەی من بە هەڵوەرگرێ ماوەی 5 مانگە ئەم پاسکی سوارێ بەکارهێنم و 2 مانگە بۆ یعنی داوامەکەم بەکارهێنم بۆ شوێنەکانی تر زیاتر ڕۆشتوم بەڵام بۆ هیلاک بووم سەرەتا بڵێن تا ڕای لەگەڵ وەزعەکە 2 ڕۆژ 3 ڕۆژێک هیلاک بووی قاچم جەمان بووە بەڵام پیشەکەی خۆم و بۆی لە داوامەکەم دوانەکەم زووتر هەساوم کاتی خۆم و سپاسی دایرەکەمەکەم کە هاوکار بوون بۆ پشتیوان بوون بۆ من لێرەوە لە هەڵەبجەی تازەوە 2 ساعات و نیم من گەشتومەتە داوامەکەم و لەو سەرەوە کەمترم پێشووە چونکی ڕێگە خۆشترە و سەلامەترە زووتر گەڕامەوە ماڵەوە بەڵام بۆ هەڵەبجەشی ڕۆژێک لە سلێمانیەوە گەڕامەوە بۆ 3 ساعاتێک چارێکێک چوومەتە ناو هەڵەبجە لێوە چوومەتە شاخی شنروێ پێی لەگەڵ کۆمەڵێک گروپی شاخەوانیە و گەڕامەوە ناو هەڵەبجەی تازە بۆ ناو ماڵ و عایلەی خۆم تووشی گرفت بووم لە دەوام کە جارێک پێی گەڕامەوە لە نزیک سێتەرێ سلێمانی تایان پەنچەر بووە خۆشبەختانە بۆ ئەو داواتانەی کە پێم بووە وەساوم و تقریبا بۆ 5 دقەیەک نێشم کردەوە هەر دام بەزانەوە چووپەکە و کەوام تێکرەوە بۆ پەمپە و یعنی پەنچەریم کرۆ کەوتومەتە ڕێتاوە نەبگەمە شوێنی مەبەست و چووپێکی تازەتر بخەمە سەری و بۆ دێنی و ئێنیش ئەرەوەڵا لەگەڵ خێزان و ماڵم ناڵما پێی ڕۆشتوم بڵێ بۆ سەیسایق ڕۆم یا بۆ ناو هەڵەبجە زۆر ماڵ پێی ڕۆشتین هەر بەم پاسکی بۆ بە کارێکی ڕۆژانەمان پێی